دوایەوەی هەچی لە توانامانە بۆ کردمان بۆەوەی شۆڕشی کوردی سەرکەوێ و دەوڵەتی کوردیمان هەبێ، دوایەوەی ڕاپەڕینمان کرد و ڕژێمیشمان ڕووخاند و لە کوردستان دەرمان کرد و دوجاریش ڕژێم ڕووخاوە، هەر کورد ڕۆڵی سەرەکی هەبووە لە ڕووخانی. دوایەوە خۆی گەورە وڵاتێکی پڕ خێر و بەرەکەتی پێداوین کە کەم وڵاتی دنیا هەیە 5 ملیۆن نفوسی تیا بێ و ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل لەوتی لێ دەربێ. ئەو هەموو غاز و بەرهەمە سروشتیانەی کە هەمانەکە زۆری لە ناوچەکانی ئەم دووبرا بەڕێزەمە کە خەڵکەکەی هەمووی برسی و هەژار و ئەنفالە. دوای ئەو هەموو معاناتە ئێستا ئێمە لە وڵاتێک ئاژین موچەوەک و خێرپێکردن وایە نییە. لە وڵاتێک ئاژین 4 ساڵ پێش ئێستا نەک ناوچە دابڕاوەکان بەدەست پێشمەرگە و ئێمەوە بوو، کورد بەغداشیە پاراست، هەموو شوێنە گرنگەکانی ناو بەغدا پێشمەرگە پاراستویت. ئێستا لە 150ێکیمان لەدەستداوە. ئێستا چاوەڕێوین بزانین خوا بەغام و چەکەمان بۆ نێرێتەوە کە چاوەڕوانی دەوڵەتی کوردی و ئابووری سەربەخۆوی. ئێمە ئێستا لە وڵاتێک ئاژین ئەم ساڵ بۆ 12 ساڵی ژەچێ جگە لە دەرچووی کۆلیژە پزیشکەکان نەبێ یا چەند کەسێکی تایبەت لە ڕێگای حیزبەوە تەعین کرابێ، یەک کوڕ و کچ و خوشک و برای ئێمە دانەمەزراوە. خەڵک بێ هیوا بووە ئەجدانێ لە ڕێگای خنچی ئەڵێ مەڕۆ ئەڵێ بمرم باشترە لەبەرەوەی ئەم وڵاتە ژیانێکیان نییە. و من داواش دەکەم تەمان خەڵک خاوەنی بڕیارە، خەڵکی کوردستان ئەوانەی داناوە و بەرپرسیاریشە خەڵک وەکو ئەوان. چونکە تۆ کاتێک کە من هەڵەبژێری و من دزیت لێ بکەم خیانەتت لێ بکەم تۆ شەریکی. ئێستاش ئەوەی گۆڕانکاری پێکرێ خەڵکی کوردستانە. دەسەڵاتدارانی ئەم هەرێمە زۆر بێمنەتن، پێیان وایە بە خەڵکیش نانابرێن. بۆ چونکە ئەگەر بە پێی یاساش وایە بوو دوای 4 ساڵ خۆی وازی بێنایە، واز ناهێنێ، ناشترسێ.